إنا لله وإنا إليه راجعون. خوا خلقي بقسمان ناك خوايا بخوا خوايا خود ئاگاداری لسروی عرشەوە بە خەڵکی دەڵێن با کچەکانتان سافیرە نەبێ بەخوا حسابان بۆ ناکەن لە کاتێکە بەخوا خوایە خۆت شایدی قسەی خۆمان نییە فەرمانی تۆیەکە بێ ئافرەتان خۆیان داپۆشن. بەداخەوە ئاخر خاڵکە دەمێ باسی کەم ئەمڕۆ دەبینین لەم سەردەم و کاتە نامۆیەدا ئافرەتانێکی زۆر دەبینین خوایە خۆت شاید بە خوایە خۆت شاید بە سەتەها جار لەمین بەرەو ڕامان گەیاندۆ بە خەڵکی بە قسەمان ناکە خوایە گیان چی بکەین. ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. بەخوا خەڵکی بە قسەمان ناکە خوایە گیان بەخوا خوایەگیان خۆت ئاگاداری لە سەروی عەرشەوە بە خەڵکی دەڵێن با کچەکانتان سافیرە نەبێ بەخوا حسابان بۆ ناکەن لە کاتێکە بەخوا خوایە خۆت شایدی قسەی خۆمان نییە فەرمانی تۆیەکە بێ ئافرەتان خۆیان داپۆشن. خوایە بەهۆی ئەوانەوە کە گوێ لە هیچ ناگرن و گویان لە فەرمانی تۆ پێغەمبەرەکەت نییە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم غەزەب بەسەر ئێمەشا مەڕژێنە. بەڵێ بەداخەوە دەبینی کچەکەی جلو بەرگی تەسک و تەنیکی لەبەردایە لە دەرەوە لە سەردەمێکی ئاوا ئەژین بڕۆ بازاڕەوە لە سەردەمی سەحابە تابعیندا ئافرەتان لە بازاڕا چۆن و ئەمڕۆژ چۆنن. ئەو ڕۆشنبیری نییە ئەوە سەقافەت نییە ئەو مسەقەفی نییە من خۆم ڕوودکەمەوە خۆم بخەمە ناو جەهەنەمەوە. کچەکەت خوشکەکەت خێزانەکەت کاتێک کە خۆی سافیرە دەکا بەداخەوە ئەمڕۆ ژمارە بڕینە با سافیرە بێ ئەمڕۆ بوو گواستنەوەیە با سافیرە بێ ئەمڕۆ براکەم ژن دێنێ با سافیرە بێ ئەمڕۆ خوشکەکەم شۆکە با سافیرە بێ. ئەمە لە شەرعی خوادا ڕێگای پێدراوە. باشە ئێمە چاوەڕێی چی دەکەین لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیث صحیحدا دەفەرمێ بۆنی بەهەشت 500 ساڵ دەڕوا 500 ساڵ ڕێگا ببڕە چەندێکە ئەوە نەبۆنەکەی دەڕوا بەڵام ئەو ئافرەتەی سافیرە بێ بۆنی بەهەشت ناکەت. پێت خۆشە کچەکەت بڕوا بۆ جەهەنم خێزانەکەت بۆ جەهەنم بڕوا وا نەزانی خێزانەکەت چوو بۆ جەهەنم تۆ ڕزگارت ئەبێ بەخوا تۆش باجەکەی ئەدی چونکە ئەوە خێزانی تۆیە ئەوە کچی تۆیە ئەگەر بەسەر خوشکەکە دەسەڵاتت نەبێ خوشکی خۆت دەسەڵات بەسەریان نەما بێ بەڵام کچەکەت کچی خۆیە بە شێوەیەکی مۆدیل پەروەردەی مەکە ئەو کاتە دەبێتە بەڵایەک بۆت بۆ قەبر و قیامەتت بۆ دنیاشت سەرشۆڕت دەکا لای خوای گەورە. جا بۆی خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم ئەمڕۆ کەوتوینەتە کات و زەمان و سەردەمێکی زۆر نامۆ و غەریبەوە خەڵکی لە هیچ ناگەڕێتەوە با بە خۆماندا بچینەوە. ئەمڕۆ یا بەیانی بەخوا دەمرین دەبینە خاوەنی بستێک زەوی دەبینە خاوەنی چەندێک زەوی لەو زەوێ کە خوای گەورە پێمان دەبەخشێ بەخوا ڕۆژێک دەبێ لەناو ئەو قەبرەدا هەموو لاشەمان کۆ بکەنەوە سوێن بەخوا مشتێک باوەڕ ناکەم ببێت هەموو لاشەمان هەمووی دەڕزێ بەتەمای چیت ئێسک و پروسکت نامێنێ گۆشتت هەمووی دەبێتە کرم و ئەتاوێتەوە خوێنت نامێنێ دەمارت نامێنێ کەواتە ئاگادار بە لەوانەی کیلۆیەک لە لاشت نەمێنێ لە ناو زەویدا لەوانەی هەر هیچی نەمێنێت. ئێمە ڕۆژێک بوو لە دایک بووین بەقەت مریشکێک وەزنمان نەبوو هەندێکمان مریشکێ 3-4 کیلۆ مناڵی 2 کیلۆیە 3 کیلۆیە ئێگەڵخوا گەورە گەورەمانی کرد بۆچی ئێستاوەنە لوتمان بەرسە بۆچی ئەوەندە لە خۆمان باین ئاوا بکەین خوای گەورە بەڵای زیاترمان بەسەرا دەبارێنێ بەڵام پێویستە بە خۆمان دابچینەوە خۆمان لە گوناه و لە تاوان و پارێزی ئینشاءالله.